برادر پرسیاری کردووە کە بۆچی دوای فرۆشتنی نەوت قەرزار. دوای نزیکەی 3 دەیە بەڕێوەبردننی وڵات لەلایەن دوو حیزبی دەسەڵاتداری هەرێمەوە ئابووریناسان پێیان وایە حکومەت بەرنامە و نەشەسازی بۆ گەشەی ئابووری نەبووە و ژێرخانی نیشتیمان دراوەتە دەستی قەزا و قەدەر. ئەگەر مانگێک بەغدا موچە نەنێرێت حکومەتی هەرێم چاوبەرەوژێری موچەخۆران دەبێت. لەو نێوانەشدا شەڕی پەرلەمانتاری دەرەوەی جوت حیزبی دەسەڵاتداریش لەسەر باشکردنی ژیانی خەڵک و گرنگیدان بە ژێرخانی ئابووری بووە، بەڵام بە پێچەوانەوە بەردەوام سەرکۆ نەکراون. چاویان سەر کردوتەوە لەسەر پارەی گومرگ، پارەی نەوت، پارەی بودجەی عێراق. لە خەمی ئەودانە بوون کە ژێرخانی ئابووری دروستکەن بە گرنگی پێدان بە کەرتی کشت و کاڵ، بە کەرتی پیشەسازی، بە کەرتی گەشت و گوزار، بە بازرگانی کە هەرێمی کوردستان دەتوانرێت ینی ناوچەکەی وایە شوێنەکەی وایە کە دەتوانێت لەم ڕوانەوە ینی ئابوورێکی بەهێز بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت و بکەوێتە سەر پێی خۆی. بەڵام بەداخۆکو باسم کرد بەرپرسانی هەرێمی کوردستان مەگەر تاکوتەرا دەنا خەریکی بازرگانین، خەریکی خۆدەوڵەمەندکردن بوون. ئەم هەرێمی کوردستانە و سێکتەرەکانیان وەک کۆمپانیاک تەماشا کرد بۆ خۆدەوڵەمەندکردن، دەوڵەمەندکردنی خانەوادە و بنەماڵەکەیان و خزم و کەسوکاریان و هەندێک جاریش کەسە حیزبەکانیان و حیزبەکانیشە. وڵاتانی جیهان و ناوچەکەیش با پلانی دوورمەودا و استراتیژی ژێرخانی ئابووریان گەشە پێداوە و زیاتر لە سەرچاوەیەکی داهاتیان دۆزیوەتەوە، بەڵام لە کوردستان نەوت کراوە بە سەرچاوەی سەرەکی داهات و خاکی کوردستان کە لە باشترین جۆرەکانی خاکی کشتتوکاڵیە لە جیهاندا فرامۆش کراوە و هێشتا بە شێوەیەکی دواکەوت و سەرەتایی کشتتوکاڵی تێدا دەکرێت. بۆ ئەوەی تۆ بەڕێزت سەرچاوەی جیاوازت هەبێ جۆرا و جۆر بێ و ناوی ئەوە بنین کە لە داهاتوو بە نمونە بڵێن ئابوووریەکەمان جۆرا و جۆرە کاتێک کە نرخی نەوت دابەزی تووشی قەیران نەبین، تووشی کێشەی کەمی داهات نەبین و نەگەڕین بۆەوەی کە چۆن وەکو عێراق ئێستا فعلەن وایە و ئێمەش هەروە دۆخەکەمە لە هەمان ئاستە بەداخەوە بگەڕین بۆ ئەوەی سەرچاوەی بدۆزینەوە فریا خۆمان بکەین. نە ئەگەر ئابوووریەکە جۆرا و جۆر بوو داهاتی نەوت بە نمونە کەمی کرد تۆ بەڕێز داهاتی کشتتوکاڵت هەیە، داهاتی ناوخۆت هەیە لە بواری گەشتیاریت هەیە، لە بوارەکانی ترت هەیە کە تۆ بتوانانی جەنابەت پشتی پێ ببەستی و ژیانی خۆ دابین بکەیت. کەی ئێمە توانیمان ئەوە بکەین بگەینەوە ئاستا و کاتە ئێمە ترسمان نامێنێ لە ئابوووریەکەمان کە نەتوانین ئێمە سەرچاوەی بژێوی و معیشەتی خۆمان دابین بکەین. شارەزایانی ئابووری دەڵێن پشتبەستن بە داهاتی نەوت خۆگێلکردنە، چونکە نەوت تەواو دەبێت، هەر بۆیە دەبێت سەرچاوەکانی داهات فرەچەشن بکرێن، بەڵام بەرپرسانی هەرێم لەو پەڕی بێباکی و خەمساردیدان و وەکو کورد دەڵێت مێچێک میوانیان نییە. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.